باس لە گروپێکەکەین ئەم گروپە لە تاراوگە کە گروپی نێرگسە کە کار و چالاکیەکانیان ئەمڕۆ بتوانین لە پرۆگرامەکەمانە گفتوگوی لەسەرکەین هەمیشە ئەو کوردانەی کە لە وڵاتانی دەرە و لە وڵاتانی ئەوروپا وەربە هەمیشە لە تاراوگەشت بە گشتی کارەکەن هەمیشە بەس بیریان لەوە نەکرێتەوە بژێوی ژیانی خۆیان و ژیانێکی باش و خۆش بۆ خۆیان دروست بکەن ئەمان هەڵستاون لەسەر و ئەرکەکەی خۆیانەوە هەوڵ بن کۆمەڵی خێزانی کورد لەوەیە کە ئەمانە کار و چالاکیان بۆ بکەن ئەم خێزانانە مناڵی وردیان هەیە ئەمە زمانێکی پاراوی کوردیمان هەیە چۆن بتوانین ئەم زمانە پەرەی پێبین ئەگەر لە وڵاتی خۆشمانانە بین کۆمەڵە چالاکی کە هەیە تایبەتە بە ژنان کۆمەڵە چالاکی کە هەیە تایبەتە بۆی کە کۆمەڵێک وانەی تایبەت بۆ مناڵانە بوترێتەوە کۆی ئەم پرسیارانە گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری دوو خانمی ئازیز کە هەردووکیانەویش خات و پێکەر عەبدوڕەحمان وەکو بەڕێوەبەری گروپی نێرگس و هەروەها خات و ئەمیرە نامەکەریم بەرپرسی ژمێریاری لە گروپی نێرگس کە هەردووکیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوان و هەردووشیان لە وڵاتی بەریتانیاەوە هاتوونەتەوە کار و چالاکیەکانیان لێرەوە ئەمڕۆ گفتوگۆی لەسەرەکەین بەیانیتان باش زۆر بەخێر خات و بێگەر با بێمە لای بەڕێستان وەکو بەڕێوەبەری ئەم گروپە سەرەتای دامەزراندنی ئەم گروپە لە وڵاتی بەریتانیا بۆ کێ گەڕێتەوە و بیرۆکەی ئەم گروپە لە پێناو چیا بووە بەس تەنها بۆ کە خزمەت بەم ناو بکەن یاخود چەند بوارێکی جیاواز و چالاکی جیاوازتانێ سەرتا سوپاستانەکەم بۆ ئەم کاتێککە بۆ ئێمەتان ڕخسان طبعا ئێمە لە 2019 ئەم گروپەمان دامەزران ئەویش بیرۆکەی خانمانی ئەو شارەکە پێکاتبوو لە هەموو کللتورەکان کۆکەنەوانێ یەکێک لەو کەڵچە و کللتورانە پێیان خۆش بوو خانمی کوردیش بەشدار بێت بۆیە ئێمەش هەستمان بۆ بەرپرسیارەتێکێک کرد کە ئێمە کوردیش پێویستە جێپەنجەمان هەبێت لەو شوێنەی کە ئەژین کەڵچە و کللتوری کوردی بگەێنین بەو کەسە بێگانانە کە ئێمەش هەین لێرە لەبەرەوە پێمان خۆش بوو ئێمە چەند ساڵێکە لەوێ ئەژین ئەو کەسانی کە تازەیەنە تاراوگە پێویستیان بە یارمەتیە پێویستیان بەوەیە کە ڕێو شوێنەکان بزانن چی ئەکەن هەنگاوەکان چۆن هەڵێنن من لەگەڵ خات و ئەمیرە لەگەڵ خات و نونا هەرسێکمان هەستین بە دامەزرانی ئەم گروپە لەگەڵ بەڕێوەبەرایەتی شارەوانی ئەو شارێکی ئێمە لێ ئەژین شاری نۆتەنگامە لەگەڵ هەروەها گروپی ژنانی ئەو شارە هەمویان هەستان بە یارمەتی دانی ئێمە کە ئەم گروپە دروستکەن یارمەتی خانمان بین ئێمە لە ڕێی خانمانەوە توانیمان یارمەتی هەموو خێزانەکە بین هەستین بە کردنەوەی قوتابخانە لە 2019 ئێمە قوتابخانەیەکی کوردیمان دامەزران بەنای قوتاب خوێندنگەی نێرگس بەڵام بەداخەوە بە بۆنەی کۆڤید و ئەو شتانەوانێت تۆزێ دواکەوتین خۆتان زانن کە ئەو کاتە زۆرفەکە چۆن بوو دامان خست بەڵام ئیتە هەر لەو کاتەشان نەوەستین هەستین بە پرۆگرام لە ڕێی زوومەوە لە ڕێی ئۆنلاینەوانێ پرۆگراممان زۆر دروست کرد بۆ خانمەکان چەنەها بۆ نمونە لە هەندەران بەتایبەت لە بەریتانیا ئێوە پەیوەندی لەگەڵ خاتونەکان دروستەکەن چیان بۆکەن ئێمە گروپێکمانەیە گروپێکی وەتساپمانەیە لەگەڵ هەموو ئەو خاتونانی کە لە شارێکی خۆمان ئەژین پەیوەندیان مەسەلەن ئەوان لفلێتمان هەیە وەکو پۆستەرمان هەیە پۆستەرەکەمان دابش کردو لەو شوێنانی کە بڵین ئەو کەسانە ڕوویتێکە مەسەلەن ئەو شوێنانە شوێنی دکتۆرەکانە کە زۆربەی کوردەکان کورد زیاتر هاتوچۆ بۆ شوێنانە کاتسەڵدانەکە بەڵێ لەبەرەوە لەو شوێنانە دامانە ئەوان ئێمەیان ناسی اینجا ببوونی ئەو کەسانی کە ئەو بەوەڵێ تر گروپەکەمان و خانمەکان گەورەتر بوون هاتنە ناو گروپەکەوانە لێ و چالاکیەکانمان زیاتر پێ ئەوتن کە چی ئەکەین ئەوانیش بەشداریانە کرد ئیتر لێ مەسەلەن لە زوومەکانە پێمانەوتن فلان ڕۆژ فلان پرۆگرامانەیە لە کاتی کۆڤیدەکەیە کە بۆ ئەوەی ئەو خانمانە لە ماڵەوە بێتاقەت نەبن هەست بە تەنیایی نەکەن زۆر کارمان بۆ کردن چەنەها دکتۆری بەڕێز ئێمە لێرەوە زۆر سوپاسیانەکەین کە بەڕاستی هەمووی بە خۆبەخشی هاتن یارمەتیان لە کوردستانەوانێ هەروەها لە هەندەرانەوانێ چەنەها خاتوونی بەڕێز بەناوی توێژینەوەی توێژەرەوەی کۆمەڵایەتی هاتن قسەیان بۆ کردین کە بێتاقەت نەبین لەو کاتانە کە هەست بە تەنیایی نەکەین هەروەها بۆ مناڵە چاوگەشەکانمان پرۆگرامی یاری و دیاریمان بۆ دروستکردن دیاریمان بۆ کڕین بۆمان ناردن
پرۆگراممان زۆر دروست کرد لەو دەستان خۆش کاتانەیە. دەستان خۆش بێت بەشێکی کەم و باسی کرد. زۆر باشە گفتوگۆی زیاتر لەسەر گروپە و چالاکیەکانەکەین ئەم گروپەی ئێوە بێگومان ئەم وەکو بەڕێوەبەری خاتو پێکرد تۆکو ژمێریاری بێگومان ئەم گروپەکە دامەزێنی پێویستی بە پێداویستیە پێویستی بە هاوکاریەکانە ئەو هاوکاریانەش تۆ ئەبێ هەستی بۆی کە پەیوەندیەکان دروست بکەیت لەگەڵ ئەو لایەنانەی کە هاوکاری بێەوە بگەێنێ تۆ وەکو ژمێریاری چۆن کار و ئەرکەکانە گریتە سەرشانی خۆ لەم گروپ هەیە لە سەرەتا بەیانیتان باش زۆر سوپاس بە ناوی خۆم و گروپە جوانەکەی گروپی نەرگزەوە دەستخۆشتان لێکین بۆ ئەم دەرفەتەکە بە ئێمەتان بەخشی من وەکو بەرپرسی ژمێریاری تەنانەت من خۆم تەنیا ئەم ئیشە ناکەم دوو ستافی جوانمان هەیە خاتو ساس کە کاتە کچی خاتو بێگەرد ئەو هەڵەسێ بە ڕێخستنی ئەم بڕەپارەی کە داوای ئەەکەین لەو لایەنە خێرخوازانە هەمووی لایەنی خێرخوازدا یارمەتی ئێمە ئەکەن کە ئەو فۆرمە پەڕکاتەوەینەکە بەڵام ماوەیەکی پێچیە بۆ ماوەی هەنێجا دوو هەفتە هەنێجا مانگێکی پێچیە بەڵام ئێمە کە داوای ئەەکەین ئەبێ پرۆژەیەکی دیاریکرااو بێ بۆ ئەو پرۆژەی داوای ئەەکەین و دوای ئەوانش ڕەزامەندی لەدەن لەسەری بێگومان ئێمە حیسابانقێکمان هەیە ئەو بڕپارێک کە ئەمادەنێ بە ئەیکەنە سەر ئەو حیسابانقە ئیشەکانی ئێمە هەمووی بە شەفافیت دەرەکەوێ لەسەر ئەو حیسابانقە ئێمە ئەکە ئەو بڕپارەیەمان داوا کردووە ئەبێت تەنانەت بیدەین بۆ شتانەی کە لە فۆرمەکە پڕمان کردوتەوە کەسانە یارمەتی ئێوادن هەر لە بەریتانیان لە شارەکەی خۆتان یان لە کوردستانیشان هەن لە شارەکەی خۆمانە لە بەریتانیا بەڵام لە ڕووی خوێندنگەکەەوە هەنێ لایەنش هەیە لە کوردستان ئیشەڵا دینە سەر ئەو بابەتەش تر لەگەڵ ئەوەیە شایەکە خاتو ساز داوای ئەکا ئەو حیسابانقە کە ئەدەین ئەبەوان پارەکە ڕاستە خۆ دێتە سەر ئەو حیسابانقە ئێمە بە خۆشبەختانەوە وابزانم نۆ ستافین هەموو خۆبەخشانە کارەکەین بۆ ئەم گروپە جوانە ئەم هەستە نەتەوایەتی دروست بووە لە لامان بەڵام دوو ستافمانەیە تەنانەت ئەو دوو ستافە موچەیەکی زۆر کەمی ماگانە وەرەگرن ئەو بڕپارەی کە ئەماندنیە ئیتر ئەبێ بۆ ئەو چالاکیانە بە ڕێکوپێکی دابەشیکەین و کاتشی هەیە ئەبێت لە کاتی خۆی و دواتر کە تەواو بێت ئێمە ئەبێت پێیان بڵین ئەم چالاکیانەمان بۆ ئەوانەی کردو نۆ ستافدانێ نۆ کارمەندن خۆ باش چەند ئەندامتانێ ئەزانم چەند خاتون لە لاتان تاکو ئێستا ناوی تۆمار کردووە زۆر دیبن سەر و سیاسە خاتونە بەڵێ زۆر زۆرە یعنی ماشەڵە ڕۆژانە هەر خانمان یعنی نەبێتە وەسفێ ئیشەکانمان جوانە خانمان یعنی لە هەموو لایەنێکە و پەیوەندیمان پێواکەن و حەزەکەن بێنە ناو گروپەکەمان و لەبەر ئەوەی ئێمە ڕۆژانە چالاکیمان هەیە زۆرجا کۆرتی زمانی کوردیان بۆکەینەوە خولی مەلەکردنیان بۆکەینەوە زۆرجا یعنی ئەوە دابینەکەین هەنێ دایک مناڵی هەیە ئێمە ئێستا لە گفتوگۆی ئەوەیان شوێنێ بۆ ئەو مناڵانە دابینکەین کە دایکەکانش گونا هەندێن ئەنەوێ یعنی بێن بۆ ئەو شوێنە بە ئارەزوی خۆیان بە ئیسراحەت خۆیان دانیشن دەستان خۆش بێ تا ژوێنەکانە بینین کە کۆمەڵە مناڵی زۆر و کۆمەڵی خانم و وابە جلی کوردیەوە ئەوە کوردستانیش لە ملتانایە دەستان خۆش نەورۆزە ئەوە زۆر باشە خاتو بێگەر پێم خۆشە تۆ وەڵام بیتەوە بە تایبەتی لە تاراوگە تۆزێ لەوانەیە قورس بێت بۆ گرتنی شوێنێک کە خەڵکی تاکۆ بێتەوە یاخود لەوێ خەڵکەکە زیاتر سەرقاڵە بەیشی کاری ڕۆژانەی خۆیەوە ئێوە کاتەکانتان چۆن دیاری کردووە و ئەو شوێنەی کە تایە کۆ بنەوە چۆن نەتوان پەیوەندیەکان دروست کە تۆکو بەڕێوەبەری گروپەکە بەڵێ ئێمە وەکو خاتو ئەمیرەش فەرمووی نۆستافین ئەم نۆستافە هەرێکی هەڵەسێ بە ئیشێک مەسەلەن ئێمە شوێنەکان ئەدۆزینەوە بزانین چۆش کەمترین پارەمان لێ ئەسانێ چونکە ئێمە بەپێی ئەو فەندینەی کە ئەمانەنێ ئەو پارەیە تەوزی ئەکرێ ئەبێ کرێکە لەوەیە دانراو ئەبێ بەپێی ئەو کرێ بگەڕین بۆ هەرزانترین شوێن کەواتە ئەم نۆستافە هەمووی ینی من لێرەوە یەکە بەیە کە سوپاسیان ئەەکەم بەڕاستی کە زۆر کارەکانیان جوانە سەرڕای کاری خۆمان کە کاری خۆمانەیە هەر یەکەمان هەمانە خوێندکارە لە زانکۆ هەمانە ئیشی خۆیە کا کاری تایبەتی خۆیە بەڵام جاری وا بە 3-4 سەعات ئێمە لە زوم کۆبوونەوەمان کردو هەتا کارێک ڕێگەخین چونکە ئەمانێ زۆر بە مەزبوطی ڕێکی خین کە هیچ ینی خەلەلێکی تیانە بێ لە بەرەوەی کە ئەو کەسانی کە متمانە بە ئێماکەن لەو شوێنە پارێزراو بن جامە گروپەکەمان تەمینیشمانەیە مەسەلەن پارە ئەین بۆ ئەوەی خوانەخواسە لە هەچ چالاکیەکە یەک کەسێک تووشی حاڵەتێکی نەخوازراو بێت بتوانین کارێکی بۆ بکەین پارەی بە وەرگین ئێمە بەڕەسمی لە شارەوانی ئەو شارە ڕیجستەرین ینی هەر شتێک ببێت
ئێمە توانین بە ڕسمی پەیوەندی بکەین بەو شوێنانەوانێک کە جاری وایە شوێنمان هەنێ کات بە خۆڕایی بۆ دابینەکەنەوە ڕاستی بێ هەنێ جاری شوێنەکە لە بەرەوەی هی حکومی نییە ئەبێ ئێمە پارە بێن بەڵام کەمترین پارە تەرخانەکە لەو وێنانای بینین بەدەر لە کوردەکانی خۆمان چەندین کەسی بەریتانی لەوێن ئەوانە هەمیشە پرسیارەکەن هەمیشە پرسیارەکەن بە تایبەتی تۆش لە سەرەتای قسەکاندا باسی کەلتوری کرد کەلتور و کەلەپور کەوە گرنگی پێن ئێوە چۆن بۆچوونی ئەوان چییە لەسەر گروپەکەیەوە و ئێوە چۆن هەم لە جلەکانەوە پرسیارەکەن هەم لە کۆمەڵی بابەتی ترەوە چۆن ئەم کەلتوری خۆمانیان پێناسێنن بەڕاستی ئەوەی کە خاستن لەم ئاهەنگی نەورۆزای ئامادە بوون زۆربەی زۆری پەرلەمانتارن پەرلەمانتاری ئەو شارن بەرپرسی ئەو شارن کە هاتوون پێیان خۆش بوو یعنی داوەتنامەمان بۆ ناردن هاتە زۆر بەدڵێکی گەورە لەگەڵمان دانیشت لەگەڵمان هەڵپەڕین خواردنی کوردیان خوارد زۆر دڵخۆش بوون بە جلەکانمان یعنی ڕسمیان لەگەڵە گرتینیان شتێکی زۆر جوانە بەڕاستی شارەزاییان نەبوو زۆر لە کەلتوری کوردیان ڕاستە کوردەمێکە لە وڵات هەیە بەڵام لەوانەیە بڵاو نەبوو بێتەوە بە هەموو شارەکانە بە هەموو خەڵکەکەی یان فەرهەنگی خۆی نەناسان دەبێت زۆر باش بەتاکید زیاتر لە لەندەنە کورد ناسراوە بەڵام لە شارەکانی تر کەمتر بەڵام زۆریان پێخۆش بۆ بەرپرسانە هەتا لە پۆلیسەوە لەگەڵمانە بوون ئەندامی پەرلەمان بوون ئەندامی شارەوانی بوون هەر هەمویان هاتن لەگەڵمانە زۆر دڵخۆشم بە یعنی کەڵچە و کللتوری کوردی کە ئێمە پێیان ئەڵێن ئێمە کللتورەکەمان ئابە و شێوەیە جلەکانمان بەم شێوەیە طبعاً هەموو کاتێک تۆ بە باسی شتە جوانەکانیان بۆ بکەیت لە هەر شوێنێکی دنیا تۆ شتە جوانەکان پیشانی ئەو کللتور و کەڵچە جیاوازانە زۆر دڵخۆش بوون زۆریان پێخۆشە هەموو کاتی یارمەتی با من بە تایبەتی بۆ خوێندنگەی نێرگیز کە ئێمە پێمانوتن ئێمە پێمان خۆشە مناڵەکانمان فێری زمانی کوردی بن زۆر پەرلەمانتارەکان یارمەتیان ناین بەڕاستی ئەوان هەوڵیان بۆیان وتیان زۆر گرنگە مناڵەکانتان فێری زمانەکەی دایک بن لە بەرەوەی لای ئەوان شتێکی زۆر پیرۆزە زمانی دایک بەداخۆ لە کوردستانی خۆمان مناڵەکان من ئەستا کوردەکە هەستەکان لێرە مناڵەکانی ئێمە باشترن بە کوردی زۆر حەزەکەن قسە بکەن کەسی مناڵەکانی ئێرە بە ئینگلیزی قسە من کوڕەکانی خۆم حەزەکەن کوردی فێر بن بەس بەداخەوە یەک شت هەیە لێرە کە ئەمان لەبەری کوردەکەیان تەواو نییە تۆزێ هەستەکەم پێیان پێیەکەنن کە بە نوعی قساکەن ئەوەش جاری وایە ئەبێ بەگلەی یەکلای هەموو مناڵانی خوێندنگەکە کە قسەیان لەگەڵاکەن ئەڵێن ئەچینەوە بۆ کوردستان پێمان پێیەکەنن کە قسەیەک نازانین ئەڵێن قەیناکە گوێمێنی ئێوە لێرە لەدایک بوون وردە ئێوەش یعنی فێر ئەبن ئەو زمانە خۆزگەوانە بێ خۆزگەیانی تەشجیعیان کەن کە زیاتر بە کوردی قسە بکەن خۆی ئەوە جێ دەستخۆشیت لە وڵاتێکی تر و بە زمانێکی تر تۆشتا بیری زمانی دایکی خۆزماوە ئەوە ڕێزێکی زۆری لێ بگیرێ جا باسی ئەوەتان کرد ئێوە قوتابخانەکەتان تایە مناڵانی کورد فێری زمانی کوردی ئەکرێ هەر جەنابیشت بۆ خۆت لەوێ وا ناڵێتەوە ئەمیرەخان لە ئەم قوتابخانەیە تەنیا فێری زمانی کوردیانەکەن بەڵێ من خۆم مامۆستای بەشی زمانی کوردیم لێرانە لە زانکۆی کەرکک بەشی زمانی کوردیم تەواو کردووە ئیتر لە بیانە بیرمان لەوە کردەوە پێمان خۆش بووکو و بێگەرخان ئاماژەی پێکرد ئێمەش پێمان خۆشە زمان مناڵەکانی ئێمەش فێر زمانی دایک بێت ئیتر بە خۆشبەختانە من و کۆمەڵێ مامۆستا دەستخۆشیان لێکەم پێم خۆشە ناویان بێنم 6 مامۆستای سەرەکیمانەیە مامۆستا ژینە مامۆستا سنوور لەگەڵ خۆم و مامۆستا کۆژین بەیەکەوەین لە یعنی سێ پۆلمانەیە مامۆستا ڕەوانمان هەیە لەگەڵ مامۆستا نونە سێ بەڕێوبەری جوانشمان هەیە بێگەرخان و بەخشندەخان و تارەخانشمان هەیە ئیتر وەکو قوتابخانەیەکی بچووکمان لێی دروست کردووە بەڵام چەندێکتان هەیە؟ بەڵێ تا پۆلی چەنە تا چ پۆلەکانمان گیان نەکردێتەوە بەڵام بەپی تەمەنەکان گیانمان کردوێتەوە تەمەنە هەرە بچووکەکان تقریبان لە 5 ساڵێوە تا 6 ساڵ لە لای من و مامۆستا کۆژینە لە تەمەنی تقریبان ئیتر لە 7 بۆ 9 بۆ 10 لە لای مامۆستا ڕاوە و مامۆستا نونەیە لە تەمەنی بەرەو سەرترە تا 14 ساڵان لە لای مامۆستا ژینە و مامۆستا سنوورە یەکمانەوە خۆشیان لە سیستەمی خوێندنی مەکتەبە خوێنن لەوێ بەڵام ئەوەی ئێوەیکەن ئەرچەکە بۆی کە زمانی کوردیش فێر ئەم زمانی کوردیش پێویستی بەوەیە کە کۆمەڵێک کتێب و چیرۆک و ئەم بابەتانە هەبێت بەتایبەتی هەموو خێزانەکانی سا خۆشحاڵە ساڵانە یەنەوە سەردانەکەن و ئەگەڕێنەوە تا چەند ئۆشیاری ئێن بدایک و باوکەکانیان کە لێرە کۆمەڵێک لەو کتێب و چیرۆکانە بێننەوە لەگەڵ وتنەوەی وانەکانیەوە
ئەوانە لەوێ نەبێت لە ماڵی خۆشیان دەست بۆ خوێندنەوە و نووسینە بکەن کە هەیە. بێگومان زۆر جا یعنی بە دایک و باوکەکانە لێن خۆش بەختانە دایک و باوکەکانش زۆر هاوکاریمان و ئیتر زۆر سوپاسیانەکەین بەڵام لەگەڵ ئەوە شایە بۆ خوێندنگەکەمان لە سەرەتا تووشی بربەست و گرفتی زۆر بووین لە بەرەو کتێب و شتمان نەبوو لێرانەوە وابزان بێگەرخان زیاتر ئاگەی ئەلە و بابەتەیە لایەنێک یارمەتیمانی کرد بە بێلایەنە کۆمەڵی کتێبی جوانی زمانی کوردی بۆمان نار ئێمەش لەویانە هەستاین بە دابشکردنی ئەو کتێبانە بەسەر مناڵە چاوگەشەکانمان تەنانەت ئیستە مناڵەکانمان وایان لێ هاتووە بە ئەلفوبێی کوردی زۆر بە پەرۆشەوە ڕۆژی شەممانمان هەیە 2 سەعاتە بە پەرۆشەوە دێم بۆ قوتابخانە کوردیەکە و ئەلەویانە یعنی ئەیانەوێ فێر زمانە کوردیەکە بن و زۆر گۆرانی ئەلێن لەگەڵیان و چیرۆگیان بۆ ئەخوێنینەوە بە شێوازێکی زۆر جوان وایان لێ ئەەکەین مناڵەکان هەم ئێمەیان خۆشەیە هەم خوێندنگەکە و وامان لێ کرد و هەستێکی نەتەوایەتی لەلایەن دروستکەین یعنی ئەو هەستە نەتەوایەتی لای مناڵەکان ئێمە دروست بووە نازانم یعنی زۆر گرنگە بەلامەوە زۆر جە مناڵەکانە لێن ئێمە خەڵکی کوردستانی لێرە لە دایک بووین لەوێ لە دایک نەبووینە ئەمەنە دڵیان پێخۆشە تەنانەت گرفتی ترمان دروست بوو ئەمانویست ئاهەنگی نەورۆز بکەین یعنی پێمان خۆش بوو مۆرگێکی کوردەواری پێوە دیار بێ هەستام دەستی خەیاتیشم هەیە هەستام بە دابینکردنی ئاڵای کوردستان لەگەڵ خاتونونە کە بەملی مناڵەکانەوە ئەوە هەمووی خۆمان دروستمان کردووە ئیتر کۆمەڵی ئاڵای گەورەمان دروست کردو و ئاڵا بچووکە تەنانەت و خەڵکە بێگانەی ئەوێ هات یعنی زۆر سەرسام بوو بە شتانی کە ئەمانت خۆمان دروستمان کردووە باسی کۆمەڵشتی جوانی کوردەواری کوردمان کرد یعنی وایان لێ هادووتیان ئێمە کوردمان نەناسیەوە ئەوەی ڕاستی بێ باسمان کردمان ئێمە ژنی کورد زۆر قارەمانە تەنانە شەڕی داعشمان کردووە یعنی زۆر شتی جوانیان بەلایەنەوە زۆر جوان بوو کە باسمانە کرد دەستان خۆت بمە کە چێژم بینیت دڵنیام کە ئەوانش کە لەوێ بوون زۆر زیاتر لە ئێمە چێژیان بینیوە جا وەک دوا قسە بە لە بێگەردخانەوە ئەم بابەتە وەربگرین زانیاری لەسەری تەبعاً ئەزانین کوردانی تاراوگە زۆر جار کێشیان بۆ دروستە بێ ژینگەکە بەلایەنەوە تازەیە لەوانەیە کێشەی خێزانیان هەبێ نەزانن چ بکرد باسی ئەوەت کردبوون منە لە کاتی کۆرۆنایە کۆمەڵی هەر لە ڕێگەی ئۆنلاینەوە بەرنامەتاندانا چالاکی لەگەڵ دکتۆرەکان لەگەڵ توێژەرەکان ئەمانە قسان کردو بە خاتونەکە بۆ نمونە ئەم بابەتانەش هەلکردنی کێشەی ماڵی کورد یاخود بۆ نمونە کردێک بی لەبێ چۆن لەگەڵ شوێنەکە هەڵکەی ئەمانش بابەتێک هەیەکە یا بەلاتانەوە گرنگ بوو بێت یا بەتەمابن چالاکی بۆ ساس بکەن بە دڵنیایەوانە ئێمە چەنەها کەیسمان لا بووە کە کێشەی خێزانیان هەبووە و توانیمانە بە خۆشحاڵیەوە یارمەتی و خێزانانە بین کە پەرتەوازە نەبن قسە و لەبەروی کەسانی پسپۆرمان هێناوە قسەیان لەگەڵا کردوون هەیان بووە گەڕاونەتەوە لای یەک و ژیانێکی خۆشبەختانە ئەژین ئێستا هەشیان بە بەداخەوە کە یعنی هیچ چارەسەرێکی تر نەماوە لێک جابوونەوە بەڵام لێک جابوونەوەیەکی کە ڕێزگرتنی تیابێت هیچ لایەکی تر برینار نەکات چونکە هەموو شتەکان بەڕێی قانونەوە کراوە محامیمان بۆ دابین کردووە شوێنمان بۆ خاتونەکە دابین کردووە توانیمانە یارمەتی بین لە هەموو لایەنێکەوانێ لەبەرەوە ئەو کێشانشمان بەڕاستی توش ئەبێت زۆر جار بەداخەوە هەنێ لە پیاوان بە هەڵە تێگەن وازانێک کەوتی گروپێکی خانمانەیتر تو ئەو ئایلێ پەرتەوازاکەیت و هەنێ ترسیان لا دروستە بێ کە ئەڵێ ناتێکڵای ئەو گروپەمەکە لەوانەیە ئەمە یعنی پێشینەیەکی جوان نەبێت بەداخەوە کە هەنێشت ڕوویاوە بەڵام ئێمە زۆر بە پێچەوانی ئەوە کارمان کردووە هەتا توانیمانە خێزانەکان حەزمان کردو بەیەکەوە بن ڕێو شوێنی باشمان پیشان ناون کە نەکەونە هەڵەوە زۆر گەنج هەبووە هاتۆتە ئەوێ هەتا بە کوڕەکانیشەوە گەنجەکانی ئێستا کەیەن خۆتانزان گەنجێکی زۆر ڕووی کردوتە بەریتانیا و لە ماوەی ئەخیرا ئێمە لەگەڵ بەرپرسانی ئەو شارە لەگەڵ پۆلیسیشا لە بەرەوەی وەکوتم ئێمە وەکو ئیشێکی جیاواز هەر بەخۆ بەخشیش لەگەڵ پۆلیسا کارەکەین توانیمانە یارمەتی بین لەگەڵ پۆلیسەکانە تیان گەێنین کە ئەمانی کێنە ئێرە کاتان لێکەین تۆزی هێمن بن لەگەڵیانە زمان نازانن هەنێ وشە بەکارێنن لەوانێ مەبەستیان مەنە بێ یەکسەرمەیان خەنە شوێنی خراپەوە شوێنیان بۆ دابینکەین بۆ ئەوی فێری ئەو ژینگەی ئەوێ بن نەکەونە هەڵەوە ئەو گەنجانە دەستان خۆش سەرکەوتوو بن بەس من یەکشتم مابوو لێرە و ویستم زۆر سوپاسی پارێزگاری سلێمانی بکەم
لە خاتونێکمان لە ڕێی کاگی یوسفەوانێ کە بەڕێبەری نووسنگی پارێزگارە توانی 50 کتێبی وەرزی یەکەم و دوو هەمان بۆدابین کا بە خوێندنگەکەمان لەسەر حسابی خۆشیان بۆیان پۆستکردین ئێمە لێرە زۆر سوپاسیانەکەین چونکە پشتگیریەکی زۆر گەورە بوو بۆ ئێمە لەبەر ئەوە بەڕاستی زۆر ئیسفادەمان لەو کتێبانە کرد و زۆر یارمەتی خوێندکارەکانیان نا زۆر سوپاسیانەکەین هیواداری نمونەیان زۆر ویستمەر سوپاسبایەکی ئەو ستافە جوانە بکەم سەرتاپاڵامان هەموو جالین خۆبەخشین بە خوێندنگەکەمانەوە بە ئیشی وەرگێڕانمانەوە بە ئیشی ئەم گروپەمانەوە هەمووی خۆبەخشانە لە پێناوی کورد و ئەو خانمە کوردانە و خێزانە کوردەکان و مناڵە کوردەکانێکی زۆر سپاس بۆ بەڕێستان.